ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ پەرلەمانتارانی عێراق لە نووسینگەی سلێمانی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا باز لە پێداچوونەوە کرا بە یاسای هەڵبژاردنەکان و دانانی دەستەیەکی سربەخۆی بێلایەن بۆ کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تا جارێکی دیکە ئەزموونی خراپی هەڵبژاردنەکەی ڕابردوو دووبارە نەبێتەوە و کەسی بێلایەن هەڵبژێردرێت. ئەمە داوامان کردووە چاودێریەمەکەن و هەوڵ بدرێت دەرفەت بدرێت بە کەسانی سربەخۆ و ئەکادمی و بێلایەن بەرمەبنای یاساکە کە بە نەساتووە پێویستە ئەم پۆسانە بە پێی کێبڕچێی CV و توانا و کەفاعەت پڕ بکرێتەوە نەکا ئەوەی کە جارێکی تر لەسەر بنەمای حزبی و تایفی دابش بکرێتەوانێت. لە هەڵبژاردننی ڕابردوو بەهۆی ئەو ساختەکاریانەی لە پرۆسەی دەنگدان کرا ژمارێکی زۆر لە ڕێکخراوەکان و خەڵکی نیگەران کرد. پەرلەمانتارێک دەڵێت کۆمسیارەکانی ڕابردوو لەسەر ئەساسی تەسکەی حیزبی دانرابوون. ئەمجارە ڕێگری دەکەن لە هەڵبژاردننی دەستەیەکی لەم جۆرە و لەگەڵ سەرۆک وەزیرانیش قسە دەکەن. پێویستە هەمووان دەرز لە ئەزموونی خراپی هەڵبژاردنەکانی ڕابردوو وەربگرن و کار بکرێت بۆ کاندیدکردنی کەسی بێلایەن بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان. لە بیدایەتەوە لە دانانی کۆمسیارەکانەوە پێشێلکردنی ئەو قانونە دەستی پێکردنە ئەو دوو کۆمسیارەی کە لە هەرێمی کوردستانەوە دانرابوون لەسەر پشکی حیزبی دانرابوون. هەموو ئەمە ڕاستە بۆ 7 کۆمسیارەکەی تریش لە عێراق چونکە ئەو حیزبانەی بەرژەوەندیان لە تەزویر و لە گەندەڵیە لە پرۆسەی هەڵبژاردنە هەمویان لە مەساڵحی خۆیانە یەکەگرن. بۆیە لە ئێستایە کە ئەم بابەتە شۆڕ بووە بۆ هیندانانی مدیرعامەکان و متەکیدین شۆڕە بێتەوە بۆ دانانی تەنانەت مۆزەفێکی عەقدیش. بۆیە ئێمە وەکو نوێنەران لە ئەنجومەنی نوێنەران هەموو سەلاحیەتێکی پەرلەمانی و شەعبی بەکارەهێنین بۆ ڕەفزکردنەوەی ئەم پرۆسەیە چونکە ئەم پرۆسەیە گەر بەم شێوەیە بڕوە وڵات ئەوەندەی تر بەرە و وێرانکاریە بە. بەهۆی ئەنجامدانی ساختەکاریەوە لە زۆربەی هەڵبژاردنەکان لایەنەکان نیگەرانیان پیشان داوە سەرڕای ئەوەی سکاڵای یاساییشیان تۆمار کردووە و بەڵگەکان خراونەتە ڕوو. بەڵام هیچ کاتێک نەتواندراوە ڕاستیەکان ئاشکرا بکرێن لە هەر هەڵبژاردنە و بە جۆرێک ساختەکاری کراوە. بەڵام دەوترێت تا دەستەیەکی بێلایەن نەنێردرێتە کۆمیسیۆن حاڵی هەڵبژاردنەکان لەوەی هەیە باشتر نابێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.